شارە زوور دەشتێکی بەرفراوانی تەختی کشت و کاڵی بەڵام پڕ لە گرد و تەپ هەروەک گردە نازیێ و گردی قازی و گردی بەکراوە و تەپەتۆڵەکە و تەپەڕێزینە و ئەمانە و چەندان تەپ و گردی تر کە لە مێژوودا بەدەستکرد دروستکراون تا ئێستاش بوونەتە ناونیشانی بەشێکی زۆر لە گوندەکانی ئەم دەشتی شارە زوورە. جگە لەو گوندانەی کە لە شارە زوور بە ناوی گرد و تەپەوە ناونراون زیاتر لە 20 گرد و تەپی تری مێژووی هەن کە بە پێی سەرچاوە مێژوویەکان سەردەمی دروستبوونی هەندێکیان بۆ 5,000 ساڵ پێش زاین و هەندێکیشیان بۆ سەردەمی زەردەشتیەکان دەگەڕێتەوە بەڵام تا ئێستاش زۆرێک لەو گرد و تەپانە پارچە و خان و گۆزەی شوێنەواری تێدایە. ئەوانی کەی لێپۆلینەوەی ئەدەبی گرد و تەپەڵکە و قەڵاو ئەوانە زۆر بوون هەمویان نیشانەی شارستانەتی کۆنی کورد پیشانان بەڵام بەداخەوەکو وتم ئەو شتانە کە دۆزراونەتەوە تا ئێستاکێ کەمترین یا کەوتونەتە مۆرزەخانەی سلێمانی یا هەولێرەوە یا شوێنێکی کەوتر ئەوی کەی وڵاتی ئێران بردوێتی لە مۆرزەخانەی خۆیان دایناوێتت بە هەرچی نرخی دنیا هەیە تازە نایاتەوە بەتەوە چونکە بۆ بە مڵکی ئەو. لەگەڵ مانەوەی ئەم گرد و تەپانە لە دەشتی شارە زوور بەڵام زۆرێکیان لە شەڕی ناوخۆی حیزبە کوردیەکاندا بەهۆی هەڵکەندنی ڕەبایە لە سەریان بەشێک لە شوێنەوارەکەیان تێک دراون. ئەمە لە پاڵ تێکدانی شوێنەواری ئەم گرد و تەپانە لە ساڵانی 1990 لەلایەن هاوڵاتیانەوە کە ئەو کات بۆ ئاڵتون و زمروت و پارچەی شوێنەواری دەگەڕان تا بژێوی ژیانی خۆیانیان پێدابین بکەن. هەردوو دیەکەیە بەش ناکە ئیتر خەڵکی دیهاتەکان هەمی بە ئام گەنج پیر ئەڕۆیشتن هەرێکێ لە شوێنێکە وەکو قەبر چاڵەکانیان هەڵەکەند و وردە وردە خۆڵەکانیان دەرەکرد و ڕێیان لێکەوت. ئیتر زمروتی تیا بوو ئاڵتونی تیا بوو مورگی تیا بوو ئێسقانیشی تیا بوو بەڵێ زۆری گۆزەی کۆنی تایە ئەمانەی هەمووی تیا بوو هەیە لەکوێ ئەوەی کە دۆزرا بێت و دۆزراوەتەوە ئەوەی کە بڵێن وەکو زەلام دۆزی بێتێت تیا بۆ دەریان کردووە ئەوەیشی کە ڕێی تێ نەبراوە یان قوڵە یان پێی نەزەنەرەوە تاوان هەرتیا ماوە. ئەم گرد و تەپانەی کە لە زۆرێک لە گوندەکانی دەشتی شارە زوور و سنووری هەڵەبجەدا هەن بەشێکیان کون و کەلەبەرەکانیان بوونەتە ماڵێکی هێمن بۆ مار و دوو پشک و گیاندارە دڕندەکان و تا ئێستاش ئەم گرد و تەپانە سوودیان لێوەر نەگیراوە و نەکراونەتە شوێنێکی مێژوویی کە گەشتیاران سەردانیان بکەن. وریە حەمەکەریم NRT گوندی تەپەتۆڵەکە لە سنووری هەڵەبجە. نا لە چەمە ڕێگەی پێ ناگیری سا بڵێن لە چەمەکایەت